سڵاوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. چەند ڕۆژێکی دیکە ئیدارەی نوێی ئەمریکا دەست بەکار دەبێت. ئاخۆ ئەو چاوەڕوانەی کە لە ئیدارەی نوێ دەکرێت لەسەر ئاستی دنیا و لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان چۆن دەبێت، تا چەند ئیدارەی نوێی ئەمریکا مامەڵەکانی لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان و هاوکات کێشە و ململانەکانی لەگەڵ ئێران و لە عێراقدا چۆن دەبێت. ئەو چاوەڕوانی کە لەسەر ئاستی سیاسی دەکرێت هەرێمی کوردستان چاوەڕێ لە ئیدارەی نوێ بکات چین و کامانەن دەرفەتەکان چی دەبن. ئەو هەلانی کە لە پێشوودا لە بەردەم ئیدارەکەی ترەمپ بۆ کورد هاتنە پێشەوە بەڵام لەدەست دران کامانە بوون. بۆ گفتوگۆکردن لەبارەی ئەم بابەتەوە میوانداری بەڕێز مەسعود عەبدولخالق نووسەر و چاودێری سیاسیم کردو. سڵاو لەبێ کاک مەسعود، ئەم کاتت باش. پێت وایە ئیدارەی نوێی ئەمریکا هیچی نوێی بۆ کورد پێ بێت؟ بەنای خوای گەورە و میهرەبان، بە تەئکید ئەو ئیدارەی نوێ لەگە ئیدارەی ترامپ زۆر لێکجیدایە. ئیدارەی ترامپ کۆمەڵێک پرانسێپ و بنەمای مەسلەحی مادی، ئەوی پێی دەگوترێ پای، یعنی تەنها لەسەر ئەساسی مادە، یان ئەوەی کە پێشترێ خەڵک باسی کرد کە عەداوەی دائیم نییە و سەداقەی دایم تەنها مەسلحەتی دایم. بەڕاستی ئەوە لە ترامپ بەرجەستە بوو، پێشتری وانە بوو بۆ دەقیقی، بەڵام لە ترامپ بەزەبت ئەوە بوو. بۆیە میلەتانی ژێردەستە زۆر وەزعیان خراپ. ئەگەر ئاخر گورسکە ترامپ بۆشاندی لە سەحرای غەربی و فەڵەستین بە معادلەک لە بینی مەغریب و ئیسرائیل کردی لە زەرەری ئەو دوو شعبە و میلەتی کورد لەو فترەی کە ترامپ لەسەر حکوم زۆر بێ پشتیوان. وەڕاستی عێراقەکی ئەوەندە مشتری نەبوو لەسەر موامەر و پیلانەکان لەبارەی کوردن. عین سەدەکانی هەشتای سەدەی بیستەم هات بۆ پێش دەوری موامەراتی ئیقلیمی جارش کە هات بۆ پێش وە زیاتر داهاتە پێش، تایبەتی لە سەدەی بیست ئێران بوو پێشڕێوی ئەو موامەراتنە، لە سەدەی بیستیەک تورکیا بوو. ئەوەش هەمووی لەو فەراغی کە ترامپ بەو سیاسەتە نوێی بەو نیزامە نوێ دووەلی کە نیزامێکی یەکجار زۆر خراپی بەرپا کردبوو. بە تەئکید کە دەرنەچوو لێستا ئیدارەک دێن تەڕادێک دۆستی کوردن زۆربیان ئەوە بایدنە نەزەریە و تەرحی باشی هەیە لە عێراق کە لە قازانجی کووردا ماگۆڕک دێ لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شیمالی ئەفریقا زۆر باش شتی پێە لەگە کورد دۆستە. ڕاستە لەگە هەندەکان ئەگەر نادۆستی، بەڵام بەگشتی لەگە کورد دۆست گۆڕانکاری زۆر بەڕێوێ. یعنی من خەریکە برێم جەژنێکە لە بۆ کورد، ینی جەژنەکە مانایەوە نیە ئەمە دەبین دەمانکەنە دەوڵەت، یان ئەمە لە زێشتایی ئەو ئەگەر دۆناڵد ترەمپ بەو جۆرە بوو لە 4 ساڵی ڕابردوو کە تۆ باسی دەکەیت، بۆچی بەشێکی زۆر لە سیاسیەکانی کورد هێندە بە دۆستێکی گەورەی کوردیان دەزانی و بەشێکیان بە شان و باڵیا هەڵیان دەدا؟ واللهی ئەوەش زۆر استراتیجێتێکە، یعنی هەندێکی نەزانی و نەشارەزایی بوو. من بەبیرم دێ لە کەناڵێکی ئەو کەناڵە پاڵپشت نەفتاییەکان لەسەر شاشەی دەنووسی ترامپ کاندیدی کووردە، و ئەوەیان نەشارەزاییە یان سەرکردایەتی کورد کە ئەگەر شارەزاییشیان هەبی مەسلحەتی سەرکردایەتی کورد ئێستا لەگەڵ مەسلحەتی میلەتی کورد زۆر لێکجیایە. سەرکردایەتی کورد ئێستا تەمسیلی مەسلحەتی تەبەقەتی برجوازی کۆمپرادۆر نشاخۆر هەرچی ناوی لێدنی مەسلحەتی تەمسیلی ئەوانە دەکا، بەڵام مەسلحەتی میلەتی کوردی گشتی زۆر جیایە. مەجموعە سەوابی تا مەجموعە تێڕوانینە لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست، لە بۆ جیهان، لە بۆ دەوڵاتانی ئیقلیم. نەخێر لەو ئەوە بە هەڵە داچون، هەڵە چوونێکی زۆر خراپیش وە زەرێکی زۆر گەورەشمان کرد. ئێمە لە سەردەمی ترامپا دەبینی کۆمەڵێک شار و شارۆچکەمان لە کوردستانی سووریا دۆڕان، لە عێراق کۆمەڵێک نیوەی خاچی کوردستانمان دۆڕان، تورکیا نیوەکەی تری داگیر کردیە. یعنی شتێک نمابوو ناوی سیادە لە هەرێمی کوردستان. بزانم پێت وایە ئیدارەی نوێی ئەمریکا بە سەرکردایەتی جۆ بایدن هیچی نوێی لە مامەڵەکردن لەگەڵ تورکیا بە تایبەت لە ڕۆیشتنە ناو خاکی ڕۆژئاوا و هەروەها هاتنە ناوەی بۆ ناو خاکی هەرێم، پێت وایە ئیدارەی نوێ هیچ مامەڵەیەکی جیاوازتر لەوەی ترەمپی پێبێت؟
کاک مەسعود گوێت لە دەنگی منە؟ ئەو نیزام کاک مەسعود ئێستا گوێت لە دەنگی منە تۆ؟ وا دیارە خەلەلێکەیە تا کاک مەسعود وەردەگرینەوە. وەک ئاگاتان لێ بۆ بینرانی بەڕێز، کاک مەسعود باسی لەوە کرد ئەو پێی وایە کە ئیدارەی نوێی ئەمریکا بەسەرکردایەتی جۆ بایدن شتێکی زۆر تەواو جیاواز دەبێت، ئەوەش بە بەراورد بە ئیدارەکەی دۆناڵد ترەمپ کە دۆناڵد ترەمپی بە کەسێکی تا ئاستێکی زۆر ناسەرکەوتوو لە جێبەجێکردنی سیاسەتە ڕاستەقینەکانی ئەمریکا وەسف کرد. ئێستا ئەگەر کاک مەسعود ئامادە بێت، وا دیارە ئامادە نییە، تا ئەو کاتێک کاک مەسعود ئامادە دەبێت ناوبڕێکی کورت وەرەگرین و دواتر لەگەڵتان بەردەوامە بین. جارێکتر سڵاوتان لەبێت کاک مەسعود، ئەگەر ئێستا گوێت لە دەنگی من بێت لەوەیە بچڕین، پێتان وایە ئیدارەی نوێی ئەمریکا بە سەرکردایەتی جۆ بایدن شتێکی نوێی بۆ مامەڵەکانی تورکیا لەگەڵ ناوچەکە پێبێت؟ پێتان وایە تەداخلاتەکانی تورکیا لە ناوچەکە بەگشتی و بەتایبەت لە ڕۆژئاوای کوردستان و باشووری کوردستان قبول کراو بێت؟ دەزانین چۆنە خۆی لە دوو ڕێگاوە وەڵامی و پرسیارە هەیە. یەکیان ساسی نظامی دووەلیەکیان تایبەت بە شەرق لەوسەط و قەزیەی کورد، یعنی ئەوەی ترامپ بەعام لە نظامی دووەلی میلەتانی بێدەوڵەت، میلەتانی بێساحب زۆر زەرەریان هەبوو، چکە لە ئاساسی مەسلحەتا لە گوندێک لە شارێک لە گوندێک حساب کە ئەگەر علاقات لەو گوندە بووە ئاساسی مەصالح فەقیر و هەژار زۆر خراپ تێ دەکەی، بەڵام بۆ مەبادی یعنی وجودێکی دەبی ڕێک ئەوە ئەگەر تامیمی کەی لە بۆ سەرزەوی. لەبەرەوەی گۆڕانکاریە زۆر گۆڕانکاری گەورە دێتە پێش نظامی دووەلی تەمان ئەوەی ترامپ پێچیدایە، ڕەنگە بە 20 ساڵی ترژوەکی پێش ترامپی لێنێ لە هەموو ئینتیحابەی کردی لەو هەموو فەوزایی دروستی کرد لەسەر ئاستی جیهانی. ئەوە لەلایەک لەوەی دیسان کورد قازانجێک دەکاتەوە، لاشکەش ڕاستەوخۆ هاتنی ماگۆڕێک ئەو فەرحەکانی بایدن ئەوانە هەموو واضح دیارە، یعنی کورد پێگەی دەگەڕێتەوە، بەڵام کورد دەتوانێت سوود لەم دەرفەتانە ببینێت کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی؟ ئەمێن بە دڵنیایی جواب بدەمە سەرکردایەتی هەرێمی کوردستان ناخێر، لەبەر ئەوەی دەرگای زۆر گەورەتر، دەرفەتی زۆر گەورەتر لەوەی هاتوۆتە پێش، بەڵام وای لێداوە یعنی کەس تەوەقع ناکە، یعنی هەرچی هاتێش سەری لێ دەرنەچوو بچی سەرکردایەتی کوردوە ئەوا گورزی لەو دەرگا خۆ بەخۆی دەرگای لەسەر خۆی داخ بۆیە ئەمن لە هەرێمی کوردستان چاوەڕێوەی ناکەم سوودوەرگن بە پێچوانەوە، ئەگە بە جوان تەماشاکەی هەرێمی کوردستان سەرکردایەتی هەرێمی کوردستان زۆر خۆشحاڵ نییە ترامپ ڕۆیە و بایدن و ماگۆرک و فلان و فلان هاتیە. ئەو گۆڕانکاری زۆر بەدڵی نییە، چکە مەبدەی ترامپ زۆر لەگەر مەبدەی برجوازیەکان، لەگەر مەبدەی کۆمپراتۆرەکان، لەگەر ئەهلی ئەوانەی گەندەڵکاران زیاتر بەڕێوە دەچوو لە زیادە. بەڵام وەکو کورد یعنی قازانجێکی زۆر دەکات ئەگەر بەخۆکەوی، ئەگەر گۆڕانکاریەک لە سیاسەت بکە، ئەگەر سەرکردایەتێکی نوێ دروست بکە.
لا ڕەنگە شوێنەکەین تر قازانجکن بەس هەرێمی کوردستان کەمتر بەڵام شتێک هەیە لە هەرێمی کوردستان بەلای کمی ئەو مەترسیە گەورانی کە لەسەر هەرێمی کوردستان هەبوو بەو دەرەجەی نامین. باشە پێشتر باسی هاتنی یاخود گەڕانەوەی برێت مەگۆر کرد وەکو یەکێک لە سەرکردەکانی ناو ئیدارە نوێیەکەی جۆ بایدن پێتان وایە مەگۆر کە پێشتر وەکو دۆستێکی کورد و هاوکات دژبەرێکی بەشێک لە سیاسیەکانی کورد تەماشا دەکرات مامەڵی ئەوە چۆن دەبێت پێتان وایە جارێکی تر هەمان شێوازی مامەڵەکردن دووبارە دەبێتەوە یاخود گۆڕانکاری نوێ دەکرێت ینی ئەم وایە کەدرن ماگۆر دۆست کوردە حتا کە دژایەتی هەندێک لە سەرکردەی کوردیش هەر دۆستایەتە ینی پێی گوتێن نەیکەی مثلا ڕێفراندۆمە گوتێن نەیکەی ئابووری سەر بەخۆیە گوتی نەیکەی ناردنە نەرۆی نەوتە گوتی نەیکەوە دۆستەوە ئێمەش ڕۆمان گوتووە لەو چارتێوەیە بەڵام سەرکردایەتی کورد بەڕاستی بە نەشارەزایە نەوەسفی ئەوانە دەکات ینی وایەنزانی وەکو هەرێمی کوردستان یان وەکو عێراق ئەگە هەر یەکێک لە پۆستێکی دووکەوە قەت نایەتەوە ئێستا ئەوەندە بە ناشرین لەسەر ماگۆرگ و ئەو جەماعەتیان نووسێم ناڕەم ئەو جارە چ دەکەن چۆن تەعامل دەکەن بەڵام من هیچ چارەسەریەک نییە باشترین ئیش ئەوەیە لە کوردستان گۆڕانکاریەک بیوەبی سوودێکی زۆر گەورەوەبن چونکە تازە چۆن ماگۆرگ و مەسەلەن تەنادی کاک مەسعود گفتوگۆ بکەنەوە کاک مەسعود لە کتێبەکەی خۆی لە بۆ مێژوو ئەوەندە بە خراپی لەسەر ماگۆرجی نووسێت چۆن لەگەر ماگۆرجی وا هاتەوە طبعا ئەو سیاسەتەوە هاتەوە یعنی هەموو وەکوبرێن نەشارەزاییە لە سیاسەی دەولی لە تەبیعەتی قوانینی یان دەستوری ئەمریکا بۆیە تووشی ئەو بارودۆخە دەبن. باشە کاک مەسعود وەک دەزانیت بڕیارە لە مانگی 6 داهاتووی ئەمساڵ لە عێراق هەڵبژاردننی پێشوەختە بەڕێوە بچێت ئەو گۆڕانکاریانی کە جەنابەت باست کرد پێتان وایە ڕەنگدانەوەیەکی گەورەی دەبێت لە ناو هەڵبژاردنەکان بە تایبەت پێتان وایە لە هەرێمی کوردستان هیچ شتێکی نوێ دروست ببێت لیستی تازە کەسایەتی نوێ بێنە پێشەوە بۆ هەڵبژاردنەکان هۆی ئەوەی عێراق هەندە گۆڕانکاری بووە ڕێی زەمهور و سەرۆکوەزیران تقریبا توانیان عێراق لە زێر دەستی ئێران تۆزێک دوور بێخنەوە تا ڕادێک و هاتنی بایدنیش مەدالێک لە بۆ عێراق لە بۆ ینی وەساطەت نێوبشێککە ئەو ناخۆچە گەورەی لە نێوان ئەمریکا و ئێران کە زەڕی عێراقی وە زەڕی کوردیشیە بڕاستیەکەی تۆزێک ئەو دەگۆڕێ ینی هاتنی ئیداری ئەمریکا تەسیری لەسەر عێراق و ناوچەکە بە ئێران و تورکیا ئەوەیە ئەو توندی لەسەر ئێران بڕە خەفیف دەبی ئەو نەرینەی لەگەڵ تورکیا بوو بڕە تون دەبی ئەو دوو معادلەیە کۆمەڵێک تەوازن دەچێتەوە کە ڕادێک لە قەزانجی استراتیجیەتی کوردە بەڵام لەبارەی هەڵبژاردنەکان ڕەنگە بەپێی ئەو وەزعە دووەلیەی وانە بێ لە مادال هەیە لە بۆ عێراق سڵحێک یان مەسلەتێک لەگە ئەمریکا بکە کە ئەوان وەکوری دەستنیشان بکەنە دەستنیشانی شەخسی ترامپ بوو دژمنایەتەکەی کردینەوە ئەو گورزەی لێداینە ڕەنگە لەگە بایدن مەدالشکاری ئەوە تەڕاتێک باشە بەڵام دەرچوونی یان وەکوبرێ خەریتەی نوێ لە خەریتەی سیاسی لە عێراق و لە کوردستان ئەوە ڕەنگە دووبارە ئەوی دەرێمەوە بەپێی ئەو گۆڕانکاریە ئیستیجابەکەبی کە بەپێی ئەو گۆڕانکاریە دەرچیتەوە حیزبەکان و تەیاری مستەفا کاظمی و ڕئیس جەمهور زۆر ئەگەری هەیە دارسکە دەرچنەوە بەو شێوازەی و لە کوردستانیش گۆڕانکاری بەرێ زۆر گەورە دەبێت. کوردستان پێتان وایە هێزەکانی دەرەوەی دەسەڵات دەتوانن چۆن سوود لەو دەرفەتانە وەربگرن کە جەنابەت پێ وایە ئیدارەی نوێی بایدن لە عێراق و لە هەرێمی کوردستان دەیخاتە بەردەم کورد و عێراقیش بە تایبەت بۆ ینی ئەمریکا ئەوەی لە عێراق کردی کە وەکوێری باسم کرد و تەیاری سەر و کۆمار و سەرۆکوەزیران کە عێراقیان لە ئێران تا ڕادێک دوور خستەوە تا ڕادێک لە حیزبە تەقلیدیەکان دەریان کردن ئەوە لە کوردستان ئەمریکا عینی ئەو سیاسەیە حەزی لێیە لەو حیزبە دەسەڵاتە تەقلیدیانە دوورکەنەوە من بەیانی سێمی ئەمریکای لە کاتی ڕێفراندۆم زۆر وازحەوە دڵنیام ئەو جارەش ئەمریکا بێ سیاسەتەکەی لە ڕۆژڕاستی ناوەڕاست و لە عێراق لە هەرێمی کوردستان ئەوە دەبی کە هیواخوازە بەڵام ئەو نایە تەدەخل بکە هیواخوازە سەرکردایەتێکی نوێ لە کوردستان بەرپابی کە سەرکردایەتی تەقلیدی ئێستای کوردستان لە هەموو ڕوویەکەوە لە قەیراندایە دەوام ناکە ینی وەکوری مجتەمەعی دووەلیش ئەوەی قبوڵنی ئەوەی ئێستاکە هەیە
بەڵام یعنی وەکورێوەش ڕەنجی دایتەوە لە ناو کۆمەڵگەی کوردی ئەوەیە تقریبا 15 تا 18 ناگاتە 120 کە لە ئەنگری دەسەڵاتی کوردینە لە ئەنگری ینی ئەوانیش باقیەکەی تر معارضن بەڵام کەسەچیان نییە ئیداریان بکە ئێستا یەکێک بێ دوستان ئەمێوە بزانم لە دەرەوەی هێزەکانی دەسەڵات بە تایبەت لە دەرەوەی هێزەکانی یەکێتی و پارتی و گۆڕان هیچ هێزێکی سیاسیان هیچ کەسایەتێکی سیاسی هەیە کە بتوانێت لە هەڵبژاردنەکانی داهاتوو کاریگەریەکی ئەوەندە گەورە دروست بکات کە بە ئاراستەی لانی کەم گۆڕانکاری هەنگاو بنێت وەکو میلەت حاضر تقریبا 180 میلەت حاضرە لە بۆ ئیشێکی واوەی باسەکەی بەڵام سەرکردەک یان حیزبێک لەو دەمێمە وا نایبینین کوتەل زۆرە ئەگەر ئەوانە بێن نزیکەوە بەڵام من لەو بەو دەرفەتە قسەک دەکەم یعنی بەنگەوازەکە لە بۆ گۆڕان و کۆمەڵ و یەکگرت و باخکردنەوەی نوێ و باقی حیزبەکانی تر ئەگەر بە چەند ڕۆژی داهاتوو یەک نەکرێت لیستێکی هاوبەش پێک نینن ئەوان لەو 1970 کە بەشداری هەڵبژاردن وەکوی ئیفلاس دەبن زۆربەی زۆریان سەفر دەنگ ناینن بۆیە ناکرێەوە دانیشن چاوەڕێ بکەن هەتا گروپ دێدەیان خوا لە ئێستاوە ینی وەکوی لە ڕاهی خوا و قسە دەکەم بەنامە نەدۆدۆڕێن نەشتەکمان هەیە ئەوان دەدۆڕێنن یعنی نەتیجەکە زۆر واضحە ئێستا چەند حیزب دیارە کە دەنجیان سەفر دەبیت بە پێی ئەو نیزام انتخابی نوێ ئەگەر بەو شێوەی ئێستابی بەڵام ئەگە بێن ئیختلافەک بکەن بێن بەڕاستی لە بەرەی گەل تەمسیلی ئەو میلەتە بکەن و لەگەر دام و دەستگای مەدەنی لەگەر لایەنەکان تر لەگەر شخصیات مەدار هەیە دەنگێکی زۆر بین چکە 180 میلەتی کورد ئێستا لە حزبی دەسەڵات ناڕازیە. باشە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چه ئەرکێکیان لەسەرشان دەبێت چۆن دەتوانن جیاواز لە هەڵبژاردنەکانی پێشووتر بە بەشداریکردنیان گۆڕانکاری دروست بکەن؟ خۆی هاوڵاتی بەبێ ساحێ بەبێت تەوجیهات هەڵوێست وەرەگری بەڵام گەڕێتار هەیە هەڵوێستەکەی دقیق نیە ئەوەیە ئەو پێوایە جەنابەت هیچ هیوایەکت بۆ دروستبوونی هێزێکی نوێ لە هەرێمی کوردستان سەرکردایەتێکی سیاسی نوێ لە هەرێمی کوردستان نەبوو کەواتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەم دۆخەیە ئەتوانن چی بکەن؟ بە تاکید یعنی وەرئی وەکوی شعبی لە کوردستان ئەوەیە دەری هێزێک پەیداری بەڵام ڕەنگە لەو دەمێت ڕۆژێک مایە کەمتر لە مانگە تا 5 ڕۆژمایە لە بۆ تۆمارکردنی بەو ماوەکەمەی دروست نابی بەڵام هاوڵاتی ئەو وا دەزانی ئەو هەڵوێستێک کە زۆر دەربەسەوەی کە دەرێ وەڵا پانزەی لە بۆ ناکمان ناوێت وەزانی ئەوە سزایەکی گەورەی دەسەڵات دەکە بەڵام ئەو بوارێکی زۆر بە دەسەڵات دەدا کە تەزویر بکە بۆیە وا تاکە دەستەکی باڵا ئەنجومەنشی باڵا لە کوردستان دروست ببی بۆی تەوجیهی ئەو 180 کە خۆی بکە هەم وڵات بێ ساحێبە هەم میلەتیش بێ ساحێبە چکە دەسەڵاتی کورتی ساحێبەتی نە وڵات دەکە نە میلەتیش دەکە نە وڵاتیش دەکە ساحێبەتی دائیرەی بچوک دەکا و لە چوارچێوەی مەسلحەتی خۆیتی بۆیە وا تاکە یعنی هەنگاوێکن هەنگاوێکی زۆر دروستکەوەش ڕەنگە چەند ڕۆژی داهات و ئینشاءڵڵا گفتوگۆ دەکرێت چۆن تەوجیه یعنی موجهێک لە بۆ ئەو میلەتەی دروست بکەیت. کەواتە شتێک هەیە شتێکی نوێ هەیە کە قسەی لەبارەوە دەکرێت و گفتوگۆی لەسەرە. بە تاکید چکە فەراغێکی زۆر گەورە هەیە معارەزە بەو شێوەی ئێستا بۆ هەموو داوای دەکەین بین برا گەورایەتێکی بکەن کە پێیان ناکرێت ناتوانن نەخۆشن لەسەر مەرگدان یان تەسلیمی دۆلار و دەسەڵات بینە ئەو بە تاکید برا گەورەک پەیدا دێت. پێتان وایە ئەو گفتوگویانەی کە ئێستا هەن بە ئاراستی دروستکردنی شتێکی نوێ وەک خۆت ئاماژەت پێکرد دەگەنە ئەنجامێکی باش؟ هیچ چارە نیە ینی ئەمە لەبەرچی داوا دەکەین ئەوانەی پێشوچکە ئەمە کە داوامان لە گۆڕان و کۆمەڵ و یەکگرتوونەوەین و باقیەوانمان کرد ئەوانە لە گەندەڵی ناڕاون یعنی مەدار هەیە ئەوانە برا گەورایەکەن بەڵام بەو شێوەی ئێستا هەرچن لە خزمەتی دەسەڵات یان پاردەنەوە یان دانیشن یان تەمبەڵی بکەن یان نوێرن هەرچی ناوەچی دێتنی ئەو بە تاکید یەکەشکە پەیدا دەبی یعنی ئەوە حکمی تاریخە حکمی واقعی دووەلێەوە ئیرادەی دەولی لەگەر ئەوەیە کە گۆڕانکاریەکی گەورە لە کوردستان پێتان وایە لیستی نوێ دروست ببێت؟ پێم وانییە لەو هەڵبژاردنی ئەو جارە دروست ببی بەڵام خەڵکی سەر بەخۆ ڕەنگە دروست ببی. زۆر سپاس بەڕێز مەسعود عەبدولخالق نووسەر و چاودێری سیاسی کە لە هەولێرەوە لەگەڵمان بوویت سپاس بۆ ئەو دەرفەتە بینرانی بەڕێز کاتێکی خۆش بۆ ئێوە هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.